سلااوڕێز بەخێربێی بۆوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 15. لاپەڕە 15 گەیشتمە ڕاهێنانی ژمارە 52. ڕاهێنانی 52 شایان چەند کتێبێک دابەش دەکات بەسەر 250 کتێبخانە. ڕۆژی دووشەممە بەسەر 23 کتێبخانەی دابەش کرد. ڕۆژی دووشەممە 23 کتێبخانە. ڕۆژی سێشەممە بەسەر 3 ئەوەندەی کتێبخانەکانی ڕۆژی دووشەممەی دابەش کرد. لە هەر یەک لە ڕۆژی چوارشەممە و پێنجشەممە سەردانی 45 کتێبخانەی کرد. پێویستە سەردانی چەند کتێبخانەی تر بکات؟ بەڕاستی نووسینەکی ناخۆش و کەس زۆر باش تێناگا کو نووسرایە، بەڵام کە شایان دەیەوێ سەردانی 250 کتێبخانە بکە بە یەک هەفتە، گوایە ڕۆژی دووشەم دەچیتە 23 کتێبخانە، سێشەم دەچیتە 3 ئەوەندەی کتێبخانەی ڕۆژی دووشەم، ڕۆژی چوارشەم و پێنجشەمیش هەر ڕۆژەی دەستە 45 کتێبخانە. لێرانە ئایا چەند کتێبخانەی تر ماوە سەردانیان بکە هەتا سەرجەمەکە ببیتە 250؟ بەڵام دەتواندرا باشتر بنووسرێ، ئەوەی ڕاستی بی. ئێستا ڕۆژی دووشەم و سێشەم و چوارشەم و پێنجشەم 4 ڕۆژ چووە، 250 کتێبخانە زۆر زۆرە بێگومان. ئەمە لێرە ڕۆژی دووشەمم نووسیەوە 23، ڕۆژی سێشەمیش 3 جاران 23، ڕۆژی چوارشەممەش 45 و پێنجشەمەش 45. با بزانم بە هەموویان دەکەنە چەند هەتا بزانم چەندی مایە لۆ 250. 3 جاران 23 کردیە 69 لێرە، 45ەکەش بە یەکتر بەستن دەمەوێت کۆیان کەمەوە کە 45 و 45 دەکاتە 90 چەند جارەی 10. لێرە 23ەکەی هەمیشە دەینمە خوارێ، 69ەکەش 2 جار هاتە خوارێ. ئێستا دەمەوێ ئەو 90ەی بکەمە 100، لەبەر هەندێک پێویستە دا زیاد کەم لۆ ئەو 90ەی، لە هەمان کات دا کەم لە 69. لە لاپەڕەی لێرە 90ەکە بووە 100، 69ش بووە 59. ئێستا دەمەوێ ئەو 59ی بکەمە 60، لەبەرەوە ئەو 100ە دەستکاری ناکەم، یەک زیاد دەکەم لۆ 59، یەکیش کەم دەکەم لە 23. پاشان ئەو 60ی کە بەدەست دێ لەگەڵ ئەو 100ی کۆ دەکەمەوە، جارێ 22کە هەردێتە خوارێ. بووە 60 بووە 100 لەگەڵ 100 بووە 160. ئێستا ئەگەر بمەوێ بزانم، ئێستا زانیم کە ناوم لەبیر چوو کە شایان، ئێستا زانیم کە شایان سەردانی 182 کتێبخانەی کردیە، بەڵام بەخۆی دەبی سەردانی 250 بکە.
ئایا چ ژمارە کۆ بکەمەوە لەگەڵ 182 دەکاتە 250 دەتوانم ناوی بنێم ژمارە پیتی ک وەکو هاوکێشە بتوانم بزانم پیتی ک چییە. بێگومان هەتا پیتی ک بدۆزمەوە باشترین ئاسانترین ڕێگە ئەوەیە 250 کەم 182 250 182 لێ بڕوە دەردەچی کە ئەو کتێبخانانە کە ژمارەیان کە ماون سەردانیان بکە هەتا ئەو جیاوازیە بەدەست بێنم پێویستمە ئەو 182 بکەمە 200 هەتا 182 ببیتە 200 پێویستە کۆی بکەمەوە لەگەڵ 18 لە هەمان کات 250 دەبی کۆی بکەمەوە لەگەڵ 18 چونکە کەم هەیە. 250 لەگەڵ 18 زۆر ئاسانە دەکا 300 و ببورن دەکا دەبی خانەی یەکان لەژێر خانەی یەکان دەکا 268 268 کەم 200 دەکا ک. ئێستا زۆر ئاسانە 268 کەم 200 تەنیا 68 دەکا دەمینێتەوە واتە ک دەکاتە 68 ئەو ژمارەی ئەو کتێبخانانەی کە ماینە سەردان بکرێن ئەو کتێبخانانەی کە ماون سەردان بکرێن. بگەڕێمەوە لای پرسیارەکانم. پرسیاری 52 تەواو بوو گەیشتمە پرسیاری 53. ئومێد دوو شریتی بەکارهێنا بۆ ڕازاندنەوەی دیارییەکانی یان دیاریەکان. یەکەمیان درێژی 6 مەتر و 98 بوو 6 مەتر فاریزە 98 بوو. ئەوی تریان بە درێژی 5 فاریزە 75 مەتر بوو. پارچەیەکی بەکارهێنا بە درێژی مەتر و نیوێک. دوو پارچەشی بەکارهێنا کە هەر یەکەی درێژەکەی 2 مەتر و 4 سانتیمەتر بوو. سێ پارچەشی هەر یەکەیان بە درێژی 1 مەتر و 1 ژمارەی تەواو 43 مەتر بوو. لە ئەنجامدا خەمڵاندن بەکاربهێنا بۆ دۆزینەوەی نزیکەی چەند ماوە لە هەردوو شریتەکە لە لای ئومێد. دوو شریتی هەبوو یەکیان 6 ژمارەی تەواو 98 مەتر ئەوی دیکە 5 ژمارەی تەواو 75 مەتر بوو. لەو دوو شریتە چەندی بەکارهێنا 1 پارچەی بەکارهێنا مەتر و نیوەک، 2 پارچەی بەکارهێنا 2 مەتری 2 مەتری، 3 پارچەی بەکارهێنا لە 1 مەتر و نیو کەمتر بوو. ئێستا بزانین چەندی لەلا ماوە. باشە شریتی یەکەم 6 ژمارەی تەواو 98 مەتر، شریتی دووەم 5 ژمارەی تەواو 75 مەتر. یەک پارچەی بەکارهێنا کە مەتر و نیوێک بوو نزیکەی مەتر و نیوێکە ئەوەیە. دوو پارچەشی بەکارهێنا 2 مەتر و 4 سانتیم. لێرە ئەمن ئەو دوو پارچەی کۆ دەکەمەوە بزانم دەکات چەند. بێگومان 4 4 8 0 0 0 2 2 4 هەردووچیان دەکات 4 مەتر و 8 سانتیم. دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو پارچە شریتەی کە 1 مەتر و نیوە بە هەر سێکیان دەکەنە 5 فاریزە 5 و 8. سێ پارچەکەی دیکە هەر یەکەیان 1 و 4 و 3 بوو کە کۆیان دەکەمەوە دەکات 4 و 29 مەتر. ئێستا ئەگەر ئەو دووەی کۆ بکەمەوە بە نزیککردنەوە بە خەمڵاندن 5
فاریزە 58 نزیکەی 6 4 فاریزە 29 نزیکەی 4 کە یەکیان دەکەمە 6 ئەوی دیکەیان دەکەمە 4 بە هەردووچیان دەبنە 10 واتە هەموو پارچەکان بووە 10 مەتر بەخۆی ئومێد چەند مەتری هەبوو 6.98 کۆ 5.75 نزیکەی 13 مەترە ئێستا 13 مەتر 10 مەتری لێ بڕوە 3 مەتر دەمینێتەوە بە خەمڵاندن واتە نزیکەی 3 مەتر دەمینێتەوە لە لای ئومێد. ئێستا پرسیاری 54 تەڵ ناکەم. پرسیاری پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. ئەژمێرکردنی هزری بەکاربێنە بۆ شیکاری پیتی دا بەش 7 یەکسانە بە 21. بێگومانەوە زۆر ئاسانە. ئەگەر بتەوێ بزانێ پیتی دەکاتە چەند 7 جاران 21 بکە 7 جاران 21 7 کەڕەتی 21 پیتی دەکاتە 7 جاران 21 7 جاران 21 زۆر ئاسانە دەکاتە 147. بەڵام ئەگەر بە هزری بی ئەو 21کەی دەکەینە 1 کۆ 20 7 کۆ 1 7 کۆ 20 دەکاتە 140 پاشان 140 کۆ دەکەینەوە لەگەڵ 7 دەکات 147. بە هەردووک لا هەر ئاسانە.